ئازیزانی کورسات نیوز سڵاوتان لەبێ من زریان ڕەحمانم هەواڵا بوریەکانتان پێشکەشەکەم هەواڵی ئەمڕۆمان سەبارەت بە کانزات دڵخوازەکەی خانمانە زێر لە ماوەی ڕابردووە تا ئێستا چەندین حاڵەتی دزین و دەست بە سەراگرتنی زێڕی ساختە لەلایەن فرۆشیارانی زێر لە هەولێر ئاشکرا کراون و سەندیکای زەڕنگەرانی کوردستان داوا لا زەڕنگەرانەکات خۆیان بە دوور بگرن لە کڕین و فرۆشتنی زێر ببێ پسوڵە چونکە هەر کەسێک ئەنجامی بدات ڕوبەڕووی لێپرسینەوەی یاسایی ئەبێتەوە و ڕێکاری یاساییان بەرامبەر دەگیرێتە بەر. پیاوێک دزیەکەی لێکرابوو چوو ڕسمەکانی دا بۆ سەندیکا. دکتۆر ئەحمەد حەمەدەمین یەکێک لە فرۆشیارانی زێر لە هەولێر چیرۆکی دەستگیرکردنی کەسێکمان بۆ باز دەکات کابڕێکی زۆری زێڕی دزیاری پێبوو ئەو دەڵێت بەهۆی نەبوونی پسوولە توانیمان ئەو کەسە ڕادستی پۆلیس بکەین. ئەو جەماعەتی ئەو دیویشاتن گوتیان کاکە ئەوەی لە پەیجی سەندیکای بڵاوکرایتەوە بزەبت ئەو کابرای ئەو زێڕانەی لەکنە ئیدی هاتن گوتم ڕایگرن هەتا دێم وە بوو ڕانگرت هەتا چوم پاسەپۆرت شتمان لێوە گرت تەلەفۆنمان لەوە سەندیکای بابرین بازاری قەلعای کرد ئەوان سەندیکا ڕئیسینە دی هاتین تەسبیلمان کرد بزەبت دوایە دەرچوو کە لە پاش لێ کۆڕینەوە بزەبت وە بوو ئەو دزیەی کردبوو لە یەک ماریشی کردبوو هەنووسی ئەو زێرەگەر مشتری خۆمانە زێرەشکەی ساڵی ئەفتاوە وشیار مەلایاسین یەکێکی ترە لە زێڕنگرانی شاری هەولێر ئەو چیرۆکێکی تری ئاشکراکردنی زێڕی دزیاری لایە و بۆمان باز دەکات. سعات نوی سبینی بوو کابراایك مام اختیارێک بوو قەی مدارەکەی گرت بوو کوڕێکی گەنج پارچەرە بوو زاهر بوو گۆپای لێ بن کرد بوو دەیگوت دەتکوژم ئەمش گوتمەوە چییە مام حازی گوتی ئەوە زێرە داچی دزیە شەش تاک بازن دزی بوو داچی لەگەری دابوو داچ دەگو باش نییە زرداگنی ما دەگو گەنادایان گۆ زرداچتی و بوختانی پێ دەکە دیار بوو گوت بۆ سێ مزالێم دەدزی مشگازم کافعام کرد وڵات جەماعەتم کافعاش زۆر بە شێوەیەکی گەرمەگوڕ کوڕەکان بەردە ئەو شوێنێک کە زێری کرد لێ فرۆشتیە و شتەکە عەل بوو الحەمدولله. لا دوکانێکی تری زێڕینگریم لە هەولێر خاوەنی ئەو دوکانە دەڵێت پسوولەی زیاتر لە 20 ساڵی هەڵگرتووە بۆ ئەوەی لە کاتی کڕین و فرۆشتنی زێر تووشی کێشە و گرفت نەبێت. کو وەستی دەدەینە خەڵکی ئەو هاش بە وەسڵ لە خەڵکی وەگرینەوە ئەو وەسڵانە ئێستا مەسەلەن بۆ نمونە ئەمنەوە 20 ساڵە ئەمن وەستی احتیفازی پێوە دەکەم لەبەروەی یەک ئەو کاتی کە من زێڕم دایتە ئەو بەڕێزەی یانە ئەو مشتریەی یان ئەو خەڵکەی کە هاتیتەوە ئیشارەت کرا لەسەر وەستی هەموو تەفاسیلەکان دەنووسرێت کەواتە نەفسیەن ئەمن وەکو خۆم وەکو زێڕنگرێک مرتاعدە منە ئیشی خۆم. سەندیکای زێڕنگرانی کوردستان بەردەوام داوا لە زێڕنگران دەکات خۆیان بە دوور بگرن لە مامەڵەکردن با زێڕی بەبێ پسوولە چونکە وەک زێڕی ساختە و دزیاری کاری لەسەر دەکرێت لە دادگاکان. ئەو کەسێک کە زێری فرۆشتیە وەسلی لەلا نەبووە زێڕنگرە بۆ کڕیتیەوە بەبێ وەسڵ و بەرچێشی محکەمەی کرێت زاری وایە باوەڕ کە 6 مانگ لە ڕێی محکەمەی دێو دەچی هەر بەخۆشی ئەزیێت و ئازاری زۆر دەخواتن هەر زێڕنگرێک زێر بکڕێ بەبێ وەسڵ ئەو کاتە ئەمە ناتوانین پشتگیریشی لێ بکەین لە بەرەو پێشتر بڵاومان کردوێتەوە کە پێویستە بە وەسڵەوە بیکڕیتەوە. لەگەڵ ئەوەی کڕین و فرۆشتنی زێر بەبێ پسوولە نابێت زۆرێک لە فرۆشیارانی زێر باز لەوە دەکەن زۆر کات لە کاتی بوونی گومان لەوانەیە زێر دەفرۆشن توانراوە چەندین کەس ڕادستی پۆلیس و دادگا بکرێت بەهۆی دزینی زێر و مامەڵەکردن با زێڕی ساختە. قارەمان زەوهەر کورسات نیوز هەولێر. دواتر لەگەڵ میوانێکی زۆر شارەزا باسی دۆخی زێرتان بۆکەم لە هەرێمی کوردستان و ئەگەر بە نیازن بۆوە بەرهێنان بۆ پاشەکەوت زێر بکڕن چ جۆرە زێڕێک بکڕن باشترە. پێش ئەوە لە وڵاتانی ئەفریقای باشوور و ئەمریکای لاتین بەهۆی سەختی دۆخی ژیانی هاوڵاتیان و نەبوونی پاڵپشتی حکوومەت بۆیان ڕویان لە گەڕان بە دوای زێڕا کردووە و ئەوەش بووەتە تاکە سەرچاوی بژێوی ژیانیان. بەرزبوونەوەی نرخی زێر لەم ساڵانەی دوای یا بۆتە هاندانێک بۆ بەردەوامبوونی ئەم دیاردەیە و لە ئێستایا لە ئەمریکای باشوور بە بازرگانی کۆکاینی نوێ ناوی لێبرێت. هەژاری و کەم دەرامەتی و هەوڵدان بۆ بەدەستهێنانی بژێوی ژیانیان دانیشتوانی دارستانەکانی ئەمازۆنی ناچار کردووە پەنا بۆ گەڕان بە دوای زێڕ و هەڵکۆڵینی زەویەکان ببن.
زیادبوونی نرخی کانزا زەردەکە لە چەند ساڵی ڕابردوودا وای کردووە دیادەی گەڕان بە دوایدا بە شێوەیەکی نایاسایی ڕوو لە هەڵکشان بکات و بەپێی ئامارەکان داهاتی ساڵانی ئەم کارە نزیکەی 48 ملیارد دلارە. ئەم دیاردەیە لە ئەمریکای باشوور زیانی گەورەی بە لە سەدا حەڤەی ناوچەی دارستانەکانی ئەمازۆن و لە سەدادەی شوێنە نیشتەجێبوونەکانی ئەو سنوورە گەیاندووە و بەهۆیەوە حکوومەتی بەرازیل هەڵمەتی گرتنی بکەرانی ئەو کارەی دەست پێ کردووە و سەرۆکی ئەو وڵاتە بەڵێنی بنەبڕکردنی داوە. بەڵام بەهۆی ئەوەی بەشێک لە ئەنجامدەرانی ئەو کارە کەسانی هەژارن و ئەو کارش بۆتە تاکە سەرچاوی ژیانیان حکوومەت ڕووبەڕووی ئاستەنگی بۆتەوە. ژمارەی و ناوچانەی بە مەبەستی دۆزینەوەی زێر لە ئەمازۆن بەکاردەهێنرێت بە 4472 شوێن خەمڵێنراوە کە نیوەیە و ناوچانە لە بەرازیل و یەک لە سەرسەی لە مەکسیکە. بە پێی داتاکان لە سەدا 20 زێڕی جیهان بە ڕێگەی نایاسایی دروست دەکرێن و پەیمانگای ئیسکۆل هاڵز لە راپۆرتێکدا ئاماژەوە دەکات لە ساڵی 2015 بۆ 2020 نزیکەی نیوەی ئەو زێڕەی لە بەرازیل بەرهەمهێنراوە کە 229 تۆن بووە بە هاکی بە نرخی ئێستا 20 ملیارد دلارە بە شێوەی نایاسایی بەرهەم هاتووە. هەروەها لە باشووریە فەریقا تەنها لە ساڵی 2022دا زیاتر لە 400 تۆن زێر بە شێوەی نایاسایی براوەتە دەرەوە و بەشێکی زۆری ئەو زێڕە بۆ ئیمارات و لەوێشەوە بۆ سویسرا و ئەمریکانێدراوە و ئەو کارش لە ڕێی گروپەکانی وەک ڤاگنەر ئەنجام درراوە. گەورەترین کۆمپانیەکانی بەرهەمهێنانی زێر ئەمانن: نیومۆند 5.5 ملیۆن ئۆنسا، باریک گۆڵد 4 ملیۆن ئۆنسا، ئاگنیکۆ ئیگڵ 3.4 ملیۆن ئۆنسا، ناڤۆیی 2.9 ملیۆن ئۆنسا. گەورەترین کانەکانی بەرهەمهێنانی زێر ئەمانن: چین 378 تۆن، رووسیا 321 تۆن، ئوستورالیا 293 تۆن، کەنەدا 191 تۆن، ئەمریکا 166 تۆن. بێگومان زێر بەرهەمێکی زۆر سەرنج ڕاکێشە بە تایبەتی حتمما بۆ ئێمەی خانمان و حکوومەتەکانیش کە وەکو یەدەگ لی ئەڕوانن. بەڵام لە ئێستاە لێرە لە ستۆدیۆ میوانێکی زۆر باشمان لەگەڵە دلێر تاهیر وتەبێژی سندیکای زەڕینگەرانی سلێمانی باس و خواستی زیاتر لەسەر زێر و بازاڕی زێڕەکەین لە هەرێمی کوردستان. کاک دلێر زۆر بەخێر هاتن. یەکەم پرسیارمەوەی کە لە هەرێمی کوردستان چەند کارگەی بەرهەمهێنانی زەڕمان هەیە؟ کاریم کارگانە چێ؟ ئایا لە قاڵب زێڕی جوانکاری بەرهەمەهێنن یاخود نازێڕی کۆنەتوێنەوە زێڕی تازەی پێ بەرهەمهێنن؟ هەندە زانیاریمان بیت. بەنسبەت معمەلی ئاڵتونەوە کە لە سلێمانیە هەیە مەجموعەیەکی زۆری لێ، ینی بڵین 12 معمەلی لێیە. ئەم معمەلە ئاڵتونی خۆمان ئاڵتونە کۆنەکە با بڵین ئەی کڕینەوە کە ئەی کڕینەوە ئەی توێنینەوە ئەیکەینەوە با بڵین بە خۆڵ، پێڵێن خۆڵ. ئەوسا هەمدیز دروست ئەکرێتەوە بە چه عیارەیەکت بوێ 18 بوێ 21 بوێ بۆ عیارەیە ئەیگرینەوە و مەچینەیەمان هەیە. بەو مەچینەیە ئیتر بازنت بوێ زنجیرت بوێ ئەنواع مۆدیلاتمان هەیە دروستیەکەن. یعنی ئەوە نەماوە جاران ئەچوین با بڵین یان لە دووبەی یان لە ئێران یان لە تورکیا یان لە وڵاتانی تر ئەمان هێنا. بەڵام ئێستا ئەم معمەلانە شتی جوانیان هەیە، شتی چاکیان هەیە، هەرچەنە زۆر بە خەڵک نەناسراوە با بڵین کەم کەس زانێ یان ئەڵێ لە سلێمانی دروستکراوە سیقەی نییە نازانم چی. بەڵام لێرەوە من پێتان ئەڵێم لە هی خلیجی و لە هی دووبەی و لە هی تورکیا جوانتر و چاکتر و ڕێک و پێکترەوە تۆ معمەلەکە یا شەریکەکە ئەناسیت، بەس تۆ لە وڵاتانی تر سەیرەکەی ئەو معمەلانە ناناسی، نازانی چێ کردوێتی. بەڵام ئەمە ناتوانێت بە هیچ شێوەیەک غەشی خۆی بکات. دووەمیان مۆری خۆی پێوەیە، یعنی ناتوانێت لاری لێبێ بڵێ ئەمە هی من نییە. بە دوواداچوونی بۆکەین. بەڵێ بە دوواداچوونی بۆکەین، ئەزانین چی دروستەکەن، زوو سەردانیانەکەین، بزانین عیارەکانیان مەزبوطە مەزبوط نییە، ینی بگرەزیایی مۆسەشی تایە. کاک دلێر هەندێک بۆ نمونە بازن بینیومانە کە ئەیبێتەوە بیفرۆشیتەوە تەبعاً ئەیکەنەوە بزانێکن چییە و چۆنەوەمانە بینراوە کە ئاسنێکی گەورەی لێ دەرهێنراوە کە هەر زێڕیش نییە. ئەمە بزانام ئەم کارگانی هەرێمی کوردستان تا چەند کواڵەتی کۆنتترۆڵیان هەیە، تا چەند چاودێری ئەکرێن کە چی بەرهەمهێنن و چی ئەخەنە بازاری هەرێمی کوردستان. ئەو بازنانەی کە با بڵین ئەو تەلەی تایە بۆ کردنەوە و داخستنی وەکو ئیسپرنگێک کە با بڵین ئەو ئیسپرنگە خۆی لەگەر لە تورکیا وەریەگرین، زیاتر لەوە شوێنانە هەیە، لە تورکیا هەیە، لە دووبەی هەیە. ئەمانە کە وەریەگرین تەرکیاتی هەیە، یعنی بازنێک تقریبا 600 سان بۆ 700 سان تەرکیاتی هەیە، 700 سان تێگە بێت.
ئێمە ئەوە تەرکەکەین بۆ ماڵەکە یعنی ئەگەر 6 گرام و حوسە بێ 6 گرامی لەسەر حسابەکەین وەسبێنەکەی فرۆشێتەوە ئەو حوسەسانتە تەرکەکەین کابراڵە چۆن من بە ئاڵتون کڕیمە نە ئێمە لە وەسڵەکەیە ئەنووسێ جنا هەچ کەسێ ئەو تەلەی بە ئاڵتون فرۆش ئێمە مەحاسەبەیەکەین واتە ئەم چاودێری کۆنتترۆڵە هەیە بەڵێ هەمانە کاک دلێر یەک پرسیاری تر کە دروستە بێ ئەوەیە ئەم بەرهەمەی کە لە هەرێمی کوردستان لە کارگەکانی هەرێمی کوردستان دروستەکرێ لە ڕووی نرخەوە چ جیاوازیکێ ئەزانین هەندێ زێڕی هەندێ وڵات بۆ نمونە زێڕی ئیتاڵی حەق دەستی زیاترە کەی فرۆشی تۆ بێکمان لەوانێ زیاتر زەرەر بکەیت بەرهەمەکەی هەرێمی کوردستان لە ڕووی نرخەوە چۆن و چ جیاوازیەکی هەیە لە ڕووی نرخەوە لەگەڵ یا دووبەیە یا لەگەڵ تورکایە نزیکەی سێقات هەرزانترە یعنی 6 تاک بازن احتیمالە بە $3 و $4 بداتێ بەڵام تۆ $7 پێی ئەوانی تر یعنی زۆری فەرقە زۆر کەمتر ئەکەوێ زۆر ڕێک و پێکترە زۆر جوانتر و بە چ دزاینێکیش ئەتەوێ بۆ دروستەکەن من ئومێدەوارم خەڵک بیر بکاتەوە خەڵک بزانێت و هەم بۆ ناوخۆ تۆ لەکوێ ئیسفادەیەک بۆ ناوخۆ بێت لەکوێ تۆم من بیەم بە تورکێک وایە کاک دلێر یەکێک بەنیاز بێ زێر بکڕێ بێوێ زێڕی کوردستان بکڕێ چۆن بیناسێتەوە چۆن بزانێ ئەو زێڕی کە ئەیکڕێ زێڕی کوردستانە کۆدێکی هەیە یان چۆن بتوانێت بزانێت کۆدی هەیە و دووەمیان ئەچێتە لای زەڕەنگەرەکە پێڵێ ئەڵێ ئەمە هی خۆمانە ئەوەشی دووبەیە ئەوەشی تورکایە یعنی پێی ئەڵێت بەس یەکسەر دەست ڕاکێشە یا بۆ تورکیەکە یا بۆ با بڵێن دووبەی ئیتر نازانێت کە ئەمە ئێمە پارەیەکی زۆری لێین حەقدەسێکی زۆری لێین لەسەر ئەو زیاتر ئەکەوێت سبەینێ ئیهێنێتەوەی فرۆش ئەڵێ من بۆ ئەوە نەمزارەرە یکا کە تۆ حەقدەست زیاپیاوە دووەمیان حەقدەسەکە من خێرم زۆر لێ نەسەندووی ئەو زەڕەنگەری کە لێ وەرەگرێ لە گرامێکە با $2 زیاتر وەرگێ ئەوی تری ئەو حەقدەسەیە کە پێی یاوە زەڕەنگەرەکە لە تورکیا یان لە دووبێ کاک دلێر ئەم بەرزی و ناسەقامگیریە کە زێر لە ماوەیە بەخۆیەتی زیاتر بەرز بوونەوە بووە زانی ئەمە چ کاریگەریەکی لەسەر بازاڕی هەرێمی کوردستان دروست کرد و لەسەر کەسابەتی ئەو کەسانەکە خەریکی ئیشی زەڕی بەنسبەت زەڕەنگەرەکانەوە ئێستا کە ئاڵتون بەرزە بێتەوە زۆر کە زەڵێ ئەها زەڕەنگەرەکان دڵیان خۆشە ئاڵتون بەرز بووە بەڵام نەخێر عکسەکەیەتی من کە ئاڵتون دابەزێت بازاڕیشی باشترە بێ خەڵکی زیاترەی کڕێ لەکوێ تۆ بە هەرزانی بیکڕی و لەکوێ بە گرانی بیکڕی کە کاتێک گرانە بێ هەستەکەی یعنی چەند جار هاتوون بۆ مەقابلە قسەیان لەگەڵا کردوم بازاڕێکی چۆڵ و هۆڵ بەس هاتوون سەیریان کردووە چکە توانای نەبووە بیکڕێ ئێتۆ هەتا ئاڵتون بەرز بێ بازار کەمترە بێت ئێمەش ئیشمان لەسەر بازاڕی ئیشم لەسەرەوە نی ئاڵتون بەرزە بێتەوە دابەزێ بەڵام لە هەموو دابەزینێکە بازار باشترێ بێت و خەڵک ئاڵتونە کڕێ بازار ئەبوژێتەوە لەبەرەوە ئێمە حەزەکەین دابەزێ هەم بۆ خەڵکیش هەم بۆ مەسلەی زەواج هەتا بەرز بێ ماڵی وا هەیە چەند وەخت کوڕەکان وەستانوە تەلەفۆنەکە زوو ئەوە ئاڵتون دابەزی بین ئاڵتون بکڕین یعنی کەواتە مەسلەی زەواجیش کەمە بێتەوە بەوە لەبەرەوە ئێمە زۆرمان پێ خۆشە دابەزێکە هەرچەند عکسی ئێمەیە ڕاستە کاک دلێر ڕێنماییەک دەرکرا واتاوتیان زێڕەنگەران ناتوانن زێر بەبێ پسوڵە بەبێ وەسڵەکە بکڕنەوە ئەزانین کە زۆر کە زێر ئەکڕێ لە بەرەوەی بەنیەتی فرۆشتنەوە نایکڕێ لەوانەیە نەیما بێ وەسڵەکەی گوم کردبێ چارەسەر چییە ئەبێ چی بکرێت من وەکو سەرۆکی زەڕەنگەرەکان یعنی چەند جار تەبلیغم کردوون و پێم وتون و قەراری شەو بە هەتا بە کتابی حکومەتی عێراقیش نەک حکومەتی خۆمان کتابمان بۆ هاتبوو کە بەبێ وەسڵ هیچ ئاڵتونێ نەکڕێ لێرەیە کە وەسڵەکەی پێ نییە قەرارێکی تر هەیە تۆ ئەبێ ماڵەکە بناسی کێیە ئەگەر ماڵەکەت ناسی بزانی کێ سبەنی یەکێگەڵێ و بازنەهی منە تۆڵی هی فڵانگەسە ئەو ماڵەکەیەتی ئەوە مشکیلە نییە تۆ لەلاتە و ئەگەر ئەوەش نەبێت ئەبێت تۆ عینوانی تەواوی وەرگری هەوێی لێ وەرگری هەمووی بنووسرێت لە دەفتەرێکە کە ئەمەم کڕیوە و لەم ڕۆژەیە و لەو کاتەیە سبەینێ ئەگەر داوایان کرد مکافەحەیە هەچ کەسێکە بڵێ کاکە شتێکی وا دزراوە ئەو بڵێ فەرموو ئەوە عینوانەکەی و ئەوە شوێنەکانی لەبەر ئەوە بەبێ ئەوە بیکڕن ئێمەش ناتوانین بەڕاستی پشتگیریان بکەین و بڵێن کاکە گوناحی نییە زۆر باشە زۆر سپاسکەوایە ئەوەی کە وەسڵەکەشی گوم کردۆبانی گەران نەبێ ڕێگە چارە بۆ زۆر سپاس لێر تاهیر وتەبێژی سندیکای زەڕەنگەرانی سلێمانی کە لێرە لەگەڵمانەوە بەخێر هاتن
جیاواز لە بابەتی زێڕ ئەچینە لای هەواڵێک سەبارەت بە تەکنەلۆژیا کە بە جۆرێک جەنگی بازرگانی نێوان ئەمریکا و جەنگی تەکنەلۆژیای نێوان ئەمریکا و چینیشە. سەردەمی زیرەکی دەستکرد ئاراستەی کێبەرکیەکانی بە تەواوەتی گۆڕیوە. کۆمپانیایەکی چینی بواری زیرەکی دەستکرد لە کەمتر لە 2 ساڵە بووەتە ڕکابەری سەرەکی گەورەترین کۆمپانیەکانی تەکنەلۆژیای ئەمریکا و بەهۆیەوە ئەمڕۆ دوای کردنەوەی بازاڕەکانی ئەمریکا زیانێکی گەورە بەر بازاڕەکان کەوت. کۆمپانیای دیپسیکی چینی لە ئێستاە لە ڕووی دابەزاندنی پلاتفۆرمەکەی لە ئاپستۆر کە تایبەتە بە ئایفۆن پێش پلاتفۆرمی چات GPT کەوتووە، بەڵام بەهۆی ئەوەی سانسۆری لەسەر و پلاتفۆرمەکە ڕێگە نادات زانیاری دژی پارتی دەسەڵاتداری چینی دابنرێت، ڕوبەڕووی ڕەخ نەبووەتەوە. لێرە هەندێک زانیاری زیاتر سەبارەت بەم ئەپلیکیشنان نوێ وەرئەگرین کە کێبەرکەی ئەپلیکیشنێکی زۆر بەهێزی ئەمریکی ئەکات. بەڵێ ئەم ئەپلیکیشنە کە ناوی دیپسیکە لەلایەن ئەم پیاوەوە لیانگ وێنگ فینگ دامەزراوە لە مانگی 5 2023 واتە 2 ساڵە دامەزرێنراوە. هەروەها پێشکەشکردنی خزمەتگوزاریە بە نرخێکی کەم، لەوانەیە بڵێن بە نرخێکی کەمتر لەوەی کە OpenAI پێشکەشی ئەکات. هەروەها ڕکابەری OpenAI ئەمریکیە کە دیارترین و بەناوبانگترین خزمەتگوزاریەکەی چات GPTە. با زانیاری زیاتر وەربگرین لەسەر ئەم بابەتە. بەڵێ ئەم خزمەتگوزاریە نوێیە سەرەکی ترین و گرنگترین خزمەتگوزاریە کە هەیەی دیپسیکی ئاڕوانە. دیپسیکی ئاڕوان نوێترین ڤەرژەنی دیپسیکە کە ڕکابەری نوێترین ڤەرژەنی چات GPTەکە کە پێی ئەڵێن ئۆپن1، هەروەها بە نرخێکی کەمتر ئەخرێتە بەردەستی بەکاربەران و بە چیپێکی کەمتر پێشکەوتوترە تەنانەت لەوەی کە OpenAI پێشکەشی کردووە. با زانیاری زیاتر لەسەر ئەم بابەتە وەربگرین ئەوەی کە لەسەر ئەم ئەپلیکیشنە ئەم خزمەتگوزاریە گرنگە ئەوەیە کە چین سەرڕای ئەو سزانە کە لەلایەن ئەمریکاوە خراوەتە سەری و پێشبینی ئەوە ئەکراکە نەتوانێت پێشکەوتن تۆمار بکات لە بواری تەکنەلۆژیاوە، توانی ئەم پێشکەوتنە گەورە تۆمار بکات و ڕکابەری OpenAI بکات. بەڵێ لە دوای کردنەوەی بازاڕەکان ئەم کۆمپانیانە دابەزینیان تۆمار کرد بەهۆی دیپسیکەوە کە بریتین لە برۆدکۆم کە بە ڕێژەی لە 13 دابەزینی تۆمار کردو، کۆمپانیای مێتا بە ڕێژەی لە 4 دابەزینی بەخۆیەوە بینیوە، داو جۆنز بە ڕێژەی لە 101 دابەزینی تۆمار کردووە، کۆمپانیای مایکرۆسافت کە بە ڕێژەی لە 107 دابەزینی بەخۆیەوە بینیوە، ئێنڤیدیا لە 111 دابەزیوە و نازداکیش بە ڕێژەی لە 105 دابەزینی تۆمار کردووە. بەم جۆرە هاتینە کۆتایی گەشتی هەواڵە بوریەکان. سپاسکە بینەرمان بوو.